سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش لاوکۆ یاسینم لە تۆڕی میدیایی ئێستاوە هەفتانە مژاری ئێستاتان پێشکەشەکەم. مژاری ئێستا تایبەتە بەو بابەتانەی پەیوەندیان هەیە بە ژیانی هاوڵاتیانم. لێرە ئەو بابەتانە هەوڵ دەدەم لەگەڵ میوانەکانم گفتوگۆی لەسەر بکەین و شەنوکەوی بابەتەکان بکەین. مژاری ئەم جارم تایبەتە بە پرسی هەژماری من و تەوتینی موچە. وەگلایمان ئاشکرایە هەژماری من و تەوتینی موچە قسە و باسێکی زۆری بە دوای خۆیان هێناوە. ئەم قسە و باسەش تا ڕادێکی زۆر ئەم دوو پرسە یاخود ئەم پرسەی لای هاوڵاتیان ئاڵۆز کردووە. ئەم دوو چەمکەی کە باز دەکرێت هەژماری من لەگەڵ تەوتین دوو سیستمن، واتە دوو سیستمی بە بانکین، واتە سیستمی بانکین. بەڵام کۆمەڵێک هۆکار هەیە کە هاوڵاتیان یاخود موچەخۆرانی هەرێمی کوردستان تەوتین لە پێشینەی بۆ تەوتین دابنێن وەک لە هەژماری من. بە پێوتی شارەزایان ئەو هۆکارەش دەگەڕێنەوە بۆ متمانە، واتە موچەخۆرانی هەرێمی کوردستان بە ڕێژێکی زۆر متمانەیان بە هەژماری من نییە. ئەوەش دەگەڕێتەوە بۆی کە متمانیان بە حکوومەتی هەرێمی کوردستان نییە. ئەی باشە بۆچی تەوتین هەڵ ئەبژێرن موچەخۆرانی هەرێمی کوردستان؟ وەڵامی ئەم پرسیارە و چەند پرسیانێکی تر لەگەڵ میوانەکەم گوڵاڵە سدیق شارەزای دادوەری بۆ کاروباری دارایی و بانک گفتوگۆی زیاتری لەبارەوەکە. بەڵام پێم خۆشە سەرەتا بزانین ڕاوبۆچوونی هاوڵاتیان لەسەر هەژماری من و تەوتین چییە؟ ئەگەر ئێمە باسیێواکەین ئێمە عێراقین و بە پێی دەستور پارە بودجە لە لای مەرکەزیەتە پێویستە هەمووی سەر بە یەک شوێن بێ کە ئەویش بانقی مەرکەزی عێراقیە. لەبەر چی؟ لەبەرەوەی بانقی مەرکەزی عێراقی توانایەکی خۆی هەیە بۆ لەبەرەوەی متمانی نێودەوڵەتی هەیە و متمانە پێکراوە ڕەسیدی ئاڵتونی هەیە لە عالەمە، یعنی لە هینی بانقی جیهانیە باوەڕ پێکراوە. لەبەرەوە خەڵک بۆیە حەزەکە کە سەر بە بانقی مەرکەزی بێ. اینجا بانقی مەرکەزیش ئەبێ حکوومەت بێ، هیچ کەرتی تایبەت بۆی نییە لە مەسەلەی پارە و مەرکەزیە تا تەدەخولی تیا بکە. بۆیە خەڵک متمانەی بەوە نییە کە ئەمە یەکێک ئەڵێ هەژماری من، یەکێک ئەڵێ ئەم بانقی تر، یەکی ئەڵێ بانقی تر. چونکە بەداخەوە ئەزمموی ڕابردوومان ئەوەی سلمانووە کە ئەمانە ئەم ئیدارانەی کە هەن هیچیان ئەوە نین کە بۆ دڵسوتاوی خەڵک بن. لەبەر ئەوە هەمویان بۆ هینی خۆیانە بۆ هەڵپەی گیرفان و خۆش گوزەرانی خۆیان و ماڵ و مناڵیانن. بۆیە کەس متمانەی بەوانە نییە. لەبەرەوە مەرکەزیەت بێت، چونکە مەرکەزیەت کەس خاوەنی نییە، وڵات خاوەنێتی. بۆیە زۆربەی خەڵک حەزەکە کە ئەم موچەی کە هەیەی لە بانقێکە هاوبەشی بکە کە بانقی مەرکەزی بێ لەبەر متمانەکەی. وەڵی جاری وایە ئێمە ئەمەە ئەم حکوومەتی خۆمان ئەمەە سەری لێ شێوانوین دەمیان مەعاشێ دەمێ نییە دەمێ ئیتر ئێمەش ئێمە ئەو تەوتینەمان بە باشە زانین، ئەو هینی ڕافیدەین و بانقی ڕەشیدە بە باشترە زانین. یعنی ئەگەر بۆمان بکرێت نەجاتمان بێت لەوە ئەوە هەژماری منەوە ئەوە تەوتینەوە ئەوە چییە؟ ئەوە ئیساکە لیستەکە ڕۆیشتووە هەم گەڕاوەتەوە بۆ هەولێر. یعنی ئەمەمانەوێ شتێک بێ، یعنی لە بانقێکا زوو وەریگرین و ئەم گەرمەوە کێشە نێجاری وا هەیە بە 3 ڕۆژ بە 4 ڕۆژ مەعاشەکە هاتووە وەری ناگری، ناتوانانی ئەو نەقەرە باڵقە. ئیتر ئێمە ئەوە هینەی عێراقمان پێ باشترە ئەرا تەوتینەکە. تەوتین باشترین ڕێگایە بۆ فەرمانبەران، بۆ ئەوەی هیچ هێزێک هیچ لایەنێک نەتوانێت بە زۆر ئیجبارت بکە موچەکەت لێبسەنی، یاخود موچەکەت ڕابگرێ، یاخود یاری بە قوتی خەڵک بکرێ. یعنی ئەمڕۆ تاوامان کرد زۆرترین فەرمانبەر کردوێتی، دەنگویەک هەبوو گوایە فەرمانبەر نەیکردەوە. بەعکسەوە لە چاو هەژماری من پێم وابێ چەند مانگێکی ئەعلان کراوە، لە سلێمانی پێم وابێ بۆن 2 بۆ 3 هزار کەسێک کردوێتی. بەڵام تەوتین لە خلالی چەند ڕۆژێکی کەمە زیاتر لە 6 هزار فەرمانبەر پڕی کردوێتەوە. بێگومان ئێمە وەکو موچەخۆر پێویستە بە تەوتین بکرێ، نەوەکو بە هەژماری من. و هەژماری منە هەژماری بۆ ئەوە هەر تەبەن بۆ بۆیە منیەوە مێمە لە لەگەڵەوانین و
لەگەڵ دەتەوتینین بەڵ تەوتین بانقێکی بڵێن بۆ عێراقیە و بانکی عێراقیش تەسیقە پێکراوە بۆیە هیچ کەواکە بڵین کە دڵنیای کە نافەوتێت ئەو بڵێ موچەکەمان بەس لە هەژماری منان نەخێر جێگەی سیقە نییە و بانقێکی وە ضعیفە لەگەڵ وان کە بە عێراقی بگرێ با بڵین بانقێکی عێراقی بێت بۆی سیقە پێکراوترە و بڵێ گونجاوترە وڵا بەڕاستی بڕیارێکی باشە تەوتینەکە منەڵم مسۆگەرکردنی موچەیە بە تاواتی کە ساوتە بێ و موچەخۆریش ئتر لەو دڵە ڕاوشە و لەو قەلەقیە بەڕای من نەجاتیە بێ ئەگە تەوتین کرێ کارێکی باشە وەڵام متمانەکە مەسەلە ئەو بڕیارانەی و ئەو ڕێنمایانەیە کە لای حکوومەتی عێراقیەوە دەرچووە بەپێی بڵێ مۆزەفەکانی وان تاسە ئەوەی بینی ومانە سوودمەند بۆ لێ لە هەموو بوارەیەکەوە هەم لە تەمینی هاتیەوەی کە لە مانگانە بتوان لە کاتی خۆیان وەریگرێ موچەکەی زایدەن چەنەها بڵێن ئۆڤەری کەیتیایە مەبەستی کە بتوانێت سلفەی لێ وەربگرێ بتوانێت لەو بارانەوە ئیسیفادەی زۆی لێ بووە کەواتە خەڵکی ئێمەش موچەخۆری ئێمەش ڕەچاوی ئەو خاڵانەیەەکە حتمەن تەوەن پێی خۆشاوە. دووبارە سڵاوتان لێبێ هەر سەبارەت بە پرسی تەوتین و هەژماری من بۆ زانیاری زیاتر و گفتوگۆکردن و شەنوکەوتکردنی ئەو بابەتە میوانداری زۆر بەڕێز گوڵاڵە سەدیقەکەین شارەزا ئیدادوەری لە بواری دارایی بانک زۆر بە خێرەی گوڵاڵە خان سپاس بۆ ئەم دەرفەتەی جەنابەت. سپاستانەکەم. خات و گوڵاڵە ئەمە سەرەتا بۆ پرسیارە دەست پێ بکەم شتی زۆر ئەوترێ بە ناوی بابەتی تەوتین و هەژماری منەوە شتەکە تۆزێک زۆر هاڵاس کراوە ئەمێ بەڕوونی پێمان بڵێیت هەژماری من چییە تەوتین چییە جیاوازیەکانمان بۆ بخەیتەوە. سڵاوتان لێبێت سڵاو لە بینەرانی کەناڵەکەتان لە ڕاستیدا پرسیت هەژماری من لەگەڵ تەوتینە کە زۆر جار باسمان لێوە کردووە هەردووکیان لە پرەنسیپی ئیشەکان بریتیە لە بە سیستمکردنی موچەی فەرمانبەران واتە گۆڕینی شێوازی موچەپێدان لە شێوازە تەقلیدیە کۆنەکە کە شێوازی نەختینەیە بۆ شێوازی سیستمی ئەلکترۆنیکی اعتیما دەکاتە سەر حساب بانکێک کە لە بری ئەوەی کە هاوڵاتیەکە موچەکەی ڕاستەخۆ لە بەشی حساباتی بڵێن دائیرەکەی خۆی وەرگێت یان بە قائیمەیەک وەری بگرێت لە ڕێگەی کارت بانکێکەوە وەرەگرێت ئەمەش ئەو ئالێتانی کە پێویستە بڵێن حساب بانکیەکەمە بێ حساب بانکێکی هەبێ ئەو مۆزەفەیە دووەم ئەبێت داتا و زانیارەکانی ئەم مۆزەفەیە تەسجیل بکرێت و بدرێ بە و شوێنێک کە موچەکەی تێدا تەوتینەکریان هەژماری منی تێدا کرێتەوە سێهەمیان ئەوەیە کە ئەو جیهەتی کە هەستاوە بەکارەکە هەموو سەری مانگێک موچەکە بخاتە سەر هەژماری بانکەکە چوارەم ئەمەلی ئەوەیە کە کارت بانکێکی ئەدرێت و لە ڕێگەی کارت بانکێکەوە ئیتر ئایا لە ڕێگەی جیهازی ATM-ەوە بێت لە ڕێگەی پۆینت ئۆفسەڵەکانەوە بێ ئەم کەسە ئەتوانێت ئەو پارەی خۆیان و موچەی خۆی ڕادکێشە واتە شێوازی ئیشکردنی هەردووکیان هەمان ئیشکردنە بریتیە لە هەردووکیان سیستەمێکی بەڵێ سیستەمێکی بانکیە و موچەکەمان لە شێوازە تەقلیدیەکەەوە گۆڕێ بۆ شێوازێکی ئەلکترۆنی بەڵام ئەوەی کە خەڵک زۆر نیگەران کردووە یان خەڵک ئەوەیە متمانەی یەکەم متمانی بە بانکەکانی هەرێمی کوردستان نییە چونکە متمانیان بە حکوومەتی هەرێمی کوردستان نەماوە بەڵام خەڵک متمانی زیاتر بە بانکە فیدراڵەکان هەیە لە ناویشانە بانکە حکوومیەکان چونکە ئێمە تەجروبێکی ناخۆشمان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە کە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان دەستی بردووە ینی لەژێر ناوی جیاجیایە یعنی ناوی جیاجیەوە هاتوۆتە ناو قاموسی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان یا قاموسی ئیداری حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە لێبڕینە ئەمە پاشەکەوتە ئەمە خۆگونجاندنە ئەمە لێبڕینی پلەبەرزکردنەوەیە یعنی چەندین ناوی جیاجیا دروست بووە لە پێناوی ئەوەی کە حکوومەتی هەرێم ئەو کورتێنانی بۆی دروست بوو لە بە خراپ ئیدارەدانی مەلەفی نەودیا لە خراپ ئیدارەدانی مەلەفی ئابووری لە هەرێمی کوردستانە دۆخەکەی بەم ڕۆژە گەیاندووە بەڵام هاوڵاتیانی هەرێمی کوردستان تەوتینەکان بەلاوە گرنگترە چونکە ئەمە پاڵپشتە بە بانکی ناوەندی عێراقی موچەکە ڕاستەخۆ بەبێ ئەوەی بچێتە ژێر دەستی بڵێن بەڕێوەبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان و ئۆتۆماتیکی ڕاستەخۆ لە بەغدادەوە موچەکە چێتە سەر حساب
بانکەکەی من 30 ڕۆژجارێک ئەتوانم موچەکەم وەرگرن. گرنگترین خاڵی جیاوازی لە نێوان هەژماری من و تەوتینەکە ئەوەیە ئێمە ئەگەر موچەکەمان لە بانکە فیدراڵەکانەوە تەوتین بکەین ئەوەیە کە من 30 ڕۆژارێ موچەکەم وەرەگرم کە من ئەم مانگەیە موچەیە مانگەم وەرەگرم بەرنامە ڕێژی ئەەکەم بۆ ئەوەی لە ماوەی 30 ڕۆژە ئەم موچەیە سەرفەکەم و لە بۆ نمونە ئەمڕۆ 3/11 لە 3/12 من موچەی خۆم وەرەگرم. بەڵام لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە بەداخەوە سەرڕای ئەوەی لە 1/1/2024ەوە کە ئێمە بە حساب موچەکانمان دوور خراوەتەوە لاوەی کە لە ئینفاقی فالی و لە گرفتە سیاسیەکان. بەڵام ئێمە بینیمان کە چەندی جار پارەکەش لە بەغدادەوە هاتووە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بە بارمتەی گرتووە. واتە لە هەژماری منە تۆ هەمیشە ترسی ئەوەت هەیە بەهۆی هەر مەزاجێکی شخصیەوە بێ یا بەهۆی هەر گرفتێکی بۆی عینادی شخصیەوە بێت یان هەر پرسێکی سیاسی بێ بکرێتە قوربانی پرسە سیاسیەکان و موچە ئینتیلاق نەکاتە سەر ڕقم حسابەکان. ماوەسا لێرە ڕاتەگرم ئەو سیستەمی باست کردوت پێدانی موچە کاریگەری نایە بۆ سەر بازار بۆ نەگەر مۆزەفێک موچەکەی وەربگرێیان خودە فەرمانبەرێک موچەکەی وەربگرێت کاریگەری نایە بۆ سەر بازار بژانەوە دواتر بێتەوە بۆ خەزێنەی حکوومەتانی سێکڵێکی بەردەوام نییە ئەمە. من ئێستا پرسیارە لە جەناب دەکەم تۆ لەم شوێنە ئیشەکەیت ئەگەر تۆ 30 ڕۆژارێ موچەکە دووەرگری خێرا ناچی خەرجیکەیت چکە موچە معیشەتە یعنی معاش لە معیشەتەوە هاتووە تۆ معیشەتی خۆتی پێوە بەڕێوە بێ معاش ئەوە نییە کە تۆ بڵێ وەڵا من ئەتوانم پارێکی لە ئیدخارکەم بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە دماوەی 10 ساڵی ڕابردووە ینی ئەوەرە ینی ئەخۆزگای ئێستا داتایە گۆرە گیرا بزانرێ ئەوانەی کە خاوەنی ئۆتۆمبیلە نەخاوەنی خان و یان وەختێکی سەکەنین هەموو ئەمانە لە پێش ساڵی 2014 توانیوانە بیکڕن چکە کاتێک کە خەڵک تۆ پارەکەت لە کاتی خۆی هاتە دەستۆ توانی پاشەکەوتی لێ بکەی ئەتوانی ئەم پارەیە بۆ نمونە وەحدەی سەکەنی پێ بکڕی ئۆتۆمبیلی پێ بکڕی یان بچی بازارگەری پێ بکەی واتە توانای کڕین کە قوی شیرایی تاک بەرزەکاتەوە. بەڵام کاتێک کە موچە بە 6 ڕۆژ وەرەگری کەواتە تۆ لە سەریشی قەرزارەبی بە دڵنیاییەوە کاتێک کە تۆ 30 ڕۆژارێ موچەکە دووەرەگری ئۆتۆماتیکی گیرفانی خەڵکە بژێتەوە ئۆتۆماتیکی ئەم پارێژ ئەچێتە بازاڕەکانەوە ئەو دەورانی کە جەنابەت باسی کرد بە دڵنیاییەوە ڕوئەدات. باش پرسیارێکی گرنگی لێرەیە ئەمە ئەوە ڕوونکەینەوە ئەمە پرسیارێک خەڵک زۆر ئەیکاتم پرسیار من کەسێکم ئەمە بچم هەژمارێکی بانکی لە هەر بانکێک هەیە کە بکەمەوە ئایا ئەو بانکە بۆی هەیە لە ڕووی ئەو یاسای و پێوی کە تۆ شارەزای لە ڕووی یاسای قانونیە و زایدەن لە ڕووی بوارەدارەکەیەوە هیچ بانکێک بۆی هەیە زۆر لە من بکات کە بمێ ئەو بانکە هەڵبژێرم یا فلانە بانکە هەڵبژێرم بێ بڵێت تۆ ئەبێت لەم بانکەی منە هەژمارەت هەبێت. ئەم پرسیاری جەنابەت ئایا بۆ فەرمانبەر یا بۆ هاوڵاتێکی ئاسایی بۆ فەرمانبەرە بۆ فەرمانبەر ئێمە سێکە قوربان ئێمە بەپێی بڕیارەکەی دادگای فیدراڵی کە ئێستینادی کردوتە سەر مادەی 14 دەستور بڕیارەکەی دادگای فیدراڵی لە 22/2024 دەرچوو بە تەوتین. بەڵام ئەو بڵێن ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان کە بڕیاری هەژماری میداوە لە مانگی 8 2023 بووە ینی بڕیاری تەوتینەکە تازەترە لە بڕیاری هەژماری منەکە کەواتە بەپێی بڕیاری دادگای فیدراڵی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆیان هەیە وەکو هاوتا عێراقەکانیان لە بانکەکانی دەرەوەی هەرێم وەکو کە دوای ئەوە لە 3/7/2024 کە بانکی محکەمەی فیدراڵی تەوزیحێکی یا بە حکوومەتی هەرێمی کوردستان لیستێکی یا بە حکوومەتی هەرێمی کوردستان کەش ناوی 66 بانکی تیای لەناو ئەم 66 بانکە بانکی ڕەشید و ڕافیدەین و TBI تێدا کە موچەخۆران ئەتوانن موچەکانیان تەوتینکەن و لەوێدا هەم لە بڕیارەکەی دادگای فیدراڵیەوە هەم لەو تەوزیحەشە هاتووە کە حکوومەت بۆی نییە یان لایەنی بەرپرسیار بۆی نییە کە هاوڵاتیان ئیجبار بکە کە حساب بانکی لە فلانە بانک کاتەوە لە فلانە بانک نەیکاتەوە. بەپێی مادەی 14 دەستور ئێماڵی هەموو هاوڵاتیانی عێراق هەمویان یەکسان لە بەردەم یاسایە کەواتە بۆ بڕیارەکەی دادگای فیدراڵیش یانی اعتیمادی کردوتە سەر مادەی 14 بەپێی مادەی 15 دەستور باس لەوە کە هەموو هاوڵاتێکی عێراقی شایستەی ژیانکردنە لەگەڵ شایستەی ئاسایش و لەگەڵ ئازادیە کە کەس ناتوانێت ئازادی لێ زەوت بکرێت. کەواتە ئەگەر هەر بڕیارێک بدرێ بۆ ئیجبارکردن لاوەی کە موچەخۆران لە فلانە بانکە حساب بانکی بکەنەوە لە فلانە بانکان نیکەنەوە ئەوە دژی مادەی 14 دەستورە کە بڕیاری دادگای فیدراڵی ئیستینادی کردوتە سەری و دژی مادەی 15 دەستورە و لە حاڵەتەدا فەرمانبەران و موچەخۆران ئەتوانن بچن سکاڵا تۆمار بکەن. باش با گریمانێکیش بکەین گریمانە موچەخۆرانی هەرێم لە هەژماری منە هەژماریان کردەوە بەبێ حکوومەتی بەغداد حکوومەتی هەرێم ئەتوانێت موچە بە
قوربان پێشووتر ئەگەر پێش ئەوەی بڕارێکی دادگای فیدراڵی من حەزەکەم لێرەوە ڕوونکردنەوەیەک بم لە ساڵی 2020 تا هەندێک هاوڕێمان هەستان وتیان ئێمە موچەکە خێنە سەر بەغداد بەڵام ئێمە وتمان ناتوانرێم کارە بکرێت چونکە ئێمە هیچ بڕیارێکی هاوشەیی بڕیاری دادگای فیدراڵیمان نەبوو تەنها دەستورمان لەبەردەسا بوون بەڵام بەپێی دەستور کە ئەتوانرێت کە سەرۆکی حکومەت نمایندەی بڵێن ئەو قوارەیەەکە بەڵام ئێمە کە دوای ئەوەی لە مانگی 2024 ئێمە بڕیارێکی دادگای فیدراڵیمان لەبەردەسایە کەواتە ئەم بڕیاری دادگای فیدراڵی وە ئیسنادی کردوتە سەرمادی چواردە کە ئاڵێ هەموو هاوڵاتیان بەبێ جیاوازی نەتەوە ڕەگەز ئاین هاوتان لەبەردەم ماف و ئەرکەکانیاندا کەواتە ئێمە زۆر بە وازەحی ئەمە بڕیار لەوە ئادا کە فەرمانبەران تەنانەت باس لەواکە کە مدیر عامەکان ئەتوانن واتە هەر لە شاری سلێمانیە مدیر عامی فلانە دایرە ئەتوانێت بچێت لە تەوتی نابیکاتەوە مدیر عامی فلانە دایرە ئەتوانێت بچێت لە هەژماری نابیکاتەوە کەواتە ئەمە سەلاحەتی کاملی داوە بەبێ گەڕانەوە بۆ حکوومەتی هەرێم و بێ گەڕانەوە بۆ وەزارەتی دارایی هەرێمی کوردستان چونکە بڕیارەکەی دادگای فیدراڵی زۆر بە وازەحی باس دەواکات تەنان لە هەولێر و دووهۆکی شانی ئەتوانێت لە ڕێگەی مدیر عامەکانەوە موچەکانیان تەوتین بکرێت هەر مواتنێکیان هەر موچە خۆرێک خۆی ئەبێ سەرپشکرێ بەپێی بڕیارەکەی دادگای فیدراڵی. باش قسەیەکی شەیە تەوانەوە ڕوونە لە سنووری سلێمانی پرۆژەی تەوتین دەستی پێکردووە و لە سنووری سلێمانی و ئەو هەڵەبجەوانە دەست بە هەژماری من ڕاژیرەوە پرسیارەکە لێرە ئەوەیە کۆمەڵک ATM هەیە ئەوتری هەتاوە کۆم ATMانە هەبێت کەواتە هەژماری من هەر بەردەوامی هەیە مەسەلەی ATMەکان چیە بۆچی لەو قاڵبی ATMانە ڕوونکراوەتەوە قوربان ATMەکان هیچ گرفتێک نییە من ATMی هەر بانکێک هەبێت لە بەردەممە من حساب بانکی هەر بانکێکی ترم هەیە من ئەتوانم لە جیهازیم ATM وە لەم جیهازی پوینت ئۆف سەڵۆ من ئەتوانم موچەکەم ڕابکێشم هەروەک چۆن یعنی ئێمە جیهازێکی پوینت ئۆف سەڵمانەیە کە لە ئێستادا کە لەناو بازاڕەکان هەیە و وحدەی مۆبایلی پێفرۆشان تۆ ئەتوانی کارتی ئاسیا یا کۆڕەگی یا زێن یان هەر شەبکێکی ئینتەرنێت تۆ تەنها لە یەک جیهازەوە ڕایکێشیت تەنها تۆ چیەیە تۆ عمولەی خۆتەوێت کەواتە من ATMی بۆ نمونە بانکی ئەیم لە بەردەسایە من حساب بانکی بیم هەیە من ئەتوانم بە کارت بانکەکەی خۆم کە هی بانکی بیە لە ATM کە هی بانکی ئەیە پارەکەم ڕابکێشم عمولەیەکەیم بە بانکەکە دوای ئەوە خۆیان بە حسابی پاکتاوکردن یا مەقاسە بانکەکان پاکتاوی پارەکە لە نێوان خۆیان ناکەن کەواتە ئەمە هیچ گرفتێکمان بۆ دروست ناکە ئێمە هەندێک هاوڵاتیانی خواروونەوە ڕاستی عێراقمان هەیە کە لە ئێرە موچەوەرەگرن یعنی جگە لەوەی کە تۆ لە جیهازی ATMەکان تۆ توانی موچەوەرگری تۆ ئەتوانی لە منافذەکانەوە یعنی خۆ ئەو بانکانە بۆ نمونە ئەو هاوڵاتیانە ناچن لە بۆ نمونە لە ATMەکە وەرەگرن ئەچون لە منافذەیەکی کە لەو منافذانەوە وەرەگرن کەواتە ئەمە ئەوەی گرفتمان بۆ دروست نەکە بڵێن باسی ATM یان ئەو منافذانەیە کە دانراون. باش پرسیارێکی تر ئەمە پرسیاری عامی خەڵکە پرسیارە سەرەکیەکە ئەمەیە دوای گفتوگوی کردمان موچە خۆران چۆن ڕزگاریان بێ لەوەی کە هەموو سەری مانگێک سەری لیستی موچەکەندەی وەزارەتی دارایی بڵاوی کردەوە بزانێ وەزارەتەکەی لەکوایە و لەکوێ هاتووە کەی مەعاش وەرەگرێ کەی وەکو خۆت وتت کەیسی ڕۆژجارێک موچە وەرئەگرێ چۆن ڕزگاریان بێت ینی لە دەرگای کوێوە ینی لە چ پەنجەرەیەکەوە سیر بکەن بۆ ئەوەی چارەسەری ئەم کێشەیان بۆ بکەن. قوربان لە ئێستادا ئێمە متمانە لە بینی حکوومەتی هەرێم و هاوڵاتیانە نەماوە بۆ گەڕانەوەی و متمانە یعنی حکوومەتی هەرێمی کوردستان ئەبوایە پێشەوەی کە پرۆژەی هەژماری من ڕابگەێنێ ئەبوایە هەوڵی بۆ بایە متمانە لە نێوان خۆی و موچەخۆرانە بگەڕێنێتەوە یان هەر هیچ نەبووە لە بانکە تایبەتەکانە پرۆژەی هەژماری منی ڕانەگاندایە بەهاتا لە بانکە حکوومەکانە دیکردێتەوە لە ڕاستیە ئێمە لە هەرێمی کوردستانە خاوەنی 92 نزیکەی 96 بانکین ئەم 96 بانکە تەنها ئیشان موچەدا بەشکردن کاتێک کە تۆ ئەم ئەرکەشیان لێ سەنیتەوە کەواتە تۆ بەتاڵی مقەنەع لەناو بانکەکانی خۆتا دروست کردووە کەواتە لێرە ئیشی وەزارەتی دارایی چێ بێت کە تۆ ئیشی بانکەکانی خۆت بەتاڵ بکەیتەوە یان سفری بکەیتەوە لە ڕاستیان و ئەم بەهاتە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم هەژماریمنی لەناو بانکە حکوومەکانە بکردێتەوە و موچە پاشەکەوتکراوەکانمانی بخستایەتە سەر لێبڕینەکانی بخستایەتە سەر و پلەبەرزکردنەوەی بۆ بگەڕێنایەتەوە بەداخەوە پلەبەرزکردنەوە یعنی هی وەجبێ گەڕاوەوە هی بە هیچ چەندین وەزارەت نەگەڕاوەتەوە حکوومەتی هەرێمی کوردستان و پێشی بوویتە ئەمە بۆ مامەڵەدارەکانتان بەکار بێنن ئەتوانن بەکاری بێنن چکە من کە باز لەواکە کە ئێمە جیهانەکەمان بکرێ بە جیهانی ڕقمی قەیچێکە با منج ئەو ڕقەمانە لەسەر حساب بانکەکەم وایە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان هاتووە لە بانکە تایبەتەکانە کردوێتەوە و ئەم بانکە تایبەتانش ئیجبارتەکەڵێ لەم هەژنۆ بانکەیە ناچێت لەسەر تەوزیحەکەی بڕیاری دادگای فیدراڵی ناوی 66 بانکەکەم بۆ بهێنێت و بۆی من هەر بانکێک هەڵبژێرم
تەنها چارەسەر لێرە تەوتینە و ئەو بڕیاری کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان داوێتی دەستخۆشی لێکەم لەلایەن خۆمەوە و متەفائیلیشم بەرامبەری و هیوادارم هەنگاوەکانی خێراتر بکەن بۆ ئەوەی هیچ نەبێ هەتا کۆتایی ساڵ و سەرەتای ساڵی تازە هەر هیچ نەبێ موچەخۆرانی ئەم سنوورە بەپێی بڕیارەکەی دادگای فیدراڵی و بەپێی مادەی 14 و 15 دەسوور موچەکانمان لە بانکە فیدراڵەکان تەوتین کرێت. مامۆستا ئەوترێت بابەتی خزمەتگوزاری ینی وا ڕوئیا کراوە کە لە هەژماری منە بۆ نمونە کۆمەڵک بابەتی خزمەتگوزاری هەیە بەڵام لە تەوتی ناوانی ئەم جیاوازیە چی ینی ئاشتی وا هەیە لە تەوتی نابۆ نمونە لەو بانکانی کە لەوێن هیچ خزمەتگوزاری یان خزمەتگوزارێکی کەم بەراورد بە هەژماری من هەبێ سێکە قوربان ئێستا ئەوانەی هەژماری من باز دەواکەن کەڵێ قەرزێ قەرز هیچ فەزلێک نییە تۆ بێ بە خەڵک چوە قەرز جگە لەوەی کە تۆ لەو کەسەی ئەسەنیتەوە فائیدە شێچێتە سەر ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان باز دەواکە لە ناو هەژماری منە قەرز هەیە ئەوە لە ناو تەوتینی شاهەیە کە لە قەرزی 5 میلیۆنیەوە دەست پێکە هەتا قەرزی 100 میلیۆنی قەرز هەیە هی 100 موچەی بنەڕەتیە کە لە ناو هەژماری منە هەیە عفو لە ناو تەوتینە هەیە لە ناو هەژماری منە نییە قەرز هەیە هی سێ موچەیە بەسەریەکەوە کە بۆ دابەشەکەن بەسەر سێ مانگا لە ناو تەوتینە هەیە لە ناو هەژماری منە نییە گرنگترین خاڵی چییە کاکە لاوکۆیانە گرنگترین خاڵ ئەوەی ئێمە لە ناو تەوتینە ساڵمان بۆ بێ بە 12 مانگ مانگیشمان بۆ بێ بە 30 ڕۆژ کە ئەمە لە ناو هەژماری منە غایبە ئێمە لە مانگەکانی پێشوا موچەشمان لە بەغدادەوە بۆ هاتووە بەڵام لە ڕاگیراوە لە هەولێر ڕاگیراوە لیستی موچە ڕانەگەێنراوەیان نەخراوەتە سەر حساب بانکی ئەوانەی کە بۆ نمونە هەژماری منیان هەیە خاڵێکی گرنگی تر ئەوەیە ئەبێ ئەو کەسە ئەو بانکانەی کە هەژماری منیتیاکرێتەوە هەر خۆشیان چاوەڕوانی تەمیرن لە بەغدادەوە بێت ئەیکەواتە تۆ پارەتیان نیە تۆ قاسەیەکی بەتاڵی لە کاتێکە لە تەوتینەکە تۆ چاوەڕوانی تەمیلەکە بێت ڕاستەوخۆ موچەکە دەچێتە سەر ڕقم حسابیەکەت یعنی لەوەی هەژماری منە تۆ بەپێ ئەو تەفیزی کە دراوە بە بانکەکان و عقدێکی ئەلکترۆنی هەیە لە سەر ئایپادێکە تەنها بۆ کەسانە ئیمزاکرێت کە هەژماری من پڕەکەنەوە تەفیز دراوە بە بانکەکە کە لە 100% تەفیزی مطلقی یاوە بە خاوەنی بانکەکە کە بەبێ گەڕادنەوە بۆ موچەخۆرەکە هەرچی باج و ڕسوماتێکی لەسەر بێلی وەربگیرێتەوە یعنی خباسی خاڵێکی ترەکرێت لە ناوە هەژماری منە ئەڵێ ئەوەی دژی هەژماری من بێ خۆی لە باجە دزێتەوە خۆی لە ئەوێ پارە تەهریبکە یعنی من لێرەوە پرسیارێکەکەم لەوانی کەم قسەیە ئەکەن باج ئەم هەژماری منە تەنها بۆ موچەخۆرانەکرێتەوە ئایا موچەخۆری نەکبەتی داما و بە 40 ڕۆژ 50 ڕۆژ یا 6 ڕۆژ تۆ موچێکی تێ ئەبێت چ بازرگانیە بکاتەوە بڵێ خۆی لە باجە دزێتەوە یان موچەخۆری داما و چ پارێک تەهریب بکات یا چ پارێک سپی بکاتەوە تۆ بڵێ وەڵا خوان ئەمە دژی ئەوەن ینی دژی هەژماری منن کەواتە ئەمانە هەوڵی پارەسپیکردنەوەیان کەواتە ئەو هەندێک قسە ئەکرێت بە ناوی هەژماری منە و کالە سازە تەوتینانیە و یا هەندێک تۆمەت ئەدرێت و یا هەندێک چاهڕەشە و چاوسورکردنەوە کریا من قەنەعەتم بەوە هەیە کە ئەوانە تەنها یعنی ئەو سوورکردنەوەانە ئەچێتە قاڵبێکی خانەی بەتاڵەوە چونکە ئەم بە پێی بڕیاری دادگای فیدراڵی و بە پێی مادەی 14 و 15 دەستور ئەگەر هەر کەسێک هاوڵاتیان یا موچەخۆران ئیشبارکە تۆ توانی لە ڕێگەی ئەو دوو مادە دەستور و لەگەڵ بڕیارەکەی دادگای فیدراڵی سکاڵای خۆت تومار بکەیت هەموو کات جەنابەت گەشتبینی دەربارەی موچە و بوجەوەوانە با بکەین بە کۆتا پرسیار ساڵی ئایندە وەکو پێشببینی وەکو بیر بۆ چۆنی خۆ ساڵی ئایندە بۆ موچەخۆران چۆنە بەپی ئەو ئەزمونەی کە هاتە بەپی ئەم باسانی کە کردوان قوربان کەوتۆتە سەر احتیمادی کردوتە سەر تەوتینکردنی موچەکانمان ئەگەر بە پێی جێبەجێکردنی بڕیارەکەی دادگای فیدراڵی زووتر بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەوە قەنەعەتم بەوە هەیە موچەی ئەو موچەخۆرانی کە لەسەر تەوتینەکەن گرفتیان نابێت بەڵام ئێمە لە ساڵی داهاتووە ئەبێ خۆمان بۆ شەڕێکی تر ئامادە بکەین ئەگەر نەچێتە سەر تەوتینەکە و پێداگیری بکرێت لەسەر هەژماری من و من قەنەعەتیشم هەیە ئەو بانکانی کە لە ناو هەژماری منن سبێ ڕۆژ هەر لە بەغدادەوە تەمیولی بانکەکانەکرێن نەک پارەکان بە کاشی بنێڕێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چونکە لە ناو ئەو 66 بانکیان ناوی بانکەکانی هەژماری منیشیکایە بەڵام ئەمان سەیتەرەی ئەم بانکانە لەژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانێکە لە ناو پرۆژەی هەژماری منان لەبەرەوە تۆ ئەتوانی یعنی ترسی ئەوە تەبێت کە هەر دقەی بەبارمتە بگیرێ ئەگیرێت لە بۆ بەنسبەت پرسی بودجەوە هەتاکو ئێستا بڵێن سەرۆکی پەرلەمان تازە هەڵبژێراوە هەیە عێراق ئێمە بزانین ئایا قۆناغەکانی داهاتوو چێ بێ و بۆ هەموارکردنەوەی بودجە هەر کاتێک ئێمە زانین بودجەی 3 ساڵ برایە پەرلەمان و بڕیاری لەسەر درا ئێمە بزانین ئەو خاڵانە چین کە ئەیانەوێ گۆڕانکاری تیا بکەین لەو کاتەیە ئەتوانین کە قسەمان لەسەر دۆخی موچە هەبێت بەڵام بە تەوتینەکە ئێمە یعنی ئەگەر بودجەکەش نەبێت ئەو موچەخۆرانە زامنە وەکو ئەوانەی ناوەڕاست و خواوەری عێراق ئەگەر تەوتینەکە بچێتە بواری جێبەجێکردنەوە مامۆستا گوڵاڵە سەدیق
شارەزایی دادوەری لە بۆ کاروباری دارایی بانک زۆر سپاس دەکەین هەر کرد کێش سپاس دەکەین. هەر ئەمڕۆ ئەنجامەکانی زانکۆلاین ڕاگەیەنران. ئەنجامەکانی زانکۆلاین تایبەتە بە وەرگرتنی خوێندکارانی هەرێمی کوردستان یاخود دەرچوانی پۆلی 12 ئامادەیی لە پەیمانگا و زانکۆکانی هەرێمی کوردستان. لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیە ئەنجامەکان ڕاگەیەنرا هەڵبەت لە سایتی ئەلکترۆنی زانکۆلاینەوە لەوێ خوێندکاران دەتوانن سەردانی تۆڕی میدیایی ئێستا بکەن بۆ زانینی ئەنجامەکانیان. بۆ پێی کە دکتۆر ئارام محەممەد وەزیری خوێندنی باڵایی هەرێمی کوردستان ڕایگەیاند لە سەدا 96 ئەو دەرچوانەی داواکاریان پێشکەش کردووە وەرگیراون کە ئەمە هەواڵێکی دڵخۆشکەرەیە. دڵنیایشیدا ئەو لە سەدا چوارەی کە ماونەتەوە بە دڵنیاییەوە لە زانکۆ پەیمانگاکاندا وەردەگیرن. لای خۆیەوە دکتۆر خەتاب شێخانیش بەڕێوەبەری گشتی پلاندانان لە وەزارەتی خوێندنی باڵا سەبارەت بە کۆی گشتی دەرچوان دەڵێت 56,130 دەرچووە کە زیاتر لە 41,000 دەرچووی زانستین و زیاتر لە 13,000 وێژەی 410 خوێندکاریشان نێودەوڵەتین و 902 خوێندکاری دیکەش پیشەین. وتیشی پلانی وەرگرتنی زانکۆ و پەیمانگاکان 64,000 خوێندکارە. لە کۆی دەرچوان 45,852 خوێندکار لە هەردوو بەشی زانستی و وێژەی داواکاریان پێشکەش کردووە. دەرچووی ساڵی ڕابردوو 2470 خوێندکار داواکاری پێشکەش کردووە. جەختی لەوەش کردەوە لە کۆی 55,870 خوێندکاری ئەو دوو بەشە 51,597 خوێندکاریان وەرگیراون کە 44,215 دەرچووی ئەم ساڵ و 7,364 دەرچووی ساڵانی ڕابردوو. ئاماژەشیدا لە سەدا 96 دەرچوان وەرگیراون و لەو لە سەدا چوارەی ماون و بریتین لە 1,764 خوێندکار. ئەوانی ژوەر دەگرین چونکە 13,299 کورسی بەتاڵ ماوە. ئەمە وتەکانی خەتاب شێخانی بەڕێوەبەری گشتی پلاندانان بوو لە وەزارەتی خوێندنی باڵا. دەمەوێت سەرنجتان بۆ هەواڵێکی دیکە ڕاپێشم. ئەمان سەبارەت بە سلێمانیە. ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی لە ڕاگەیەنراوێک داوای بڵاو کردەوە دوای ئەوەی پرۆژەیەکیان ڕاگەیاندووە بۆ گۆڕنی پاسی هێڵەکان ئەو پاسانی کە لە نێوان گەڕەکەکانی سلێمانیدا هاتوچۆ بە هاوڵاتیان دەکەن. کۆمپانیایەکی چینی ئامادەی خۆی نیشان داوە کە پاسی کوالیتی بەرز و گونجاو بۆ هاتوچۆکردن لە ناو شار و هەتا لە ناو شار و گەڕەکەکانیشدا دابین بکات. ئارام بابان ئەندامی ئەنجومەنی کارژێڕی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی ئەمڕۆ پێشوازی کردووە لە عەبدولنور وانگ بەڕێوەبەری فرۆشتنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کۆمپانیای ژۆنگتۆنگ بۆ دابینکردنی پاس. باس لەوەش دەکات لە کۆبنەوەکەدا ئارام بابان ڕایگەیاندوو هەندێک لەو پاسانە کۆن بوون و توانای کارکردنیان وەک پێویست نییە لە ڕووی ژینگەیشەوە لەگەڵ ستانداردی جیهانی نین. هەر بۆیە دەمانەوێت ئەو پاسانە بگۆڕین بە پاسی مۆدێل بەرز و دۆستی ژینگە. بە پێی ڕاگەنراوەکەی ژووری بازرگانیش بێت کۆمپانیا چینیەکە ئامادەی خۆیان دەربڕیوە بە دابینکردنی پاسی گونجا و بۆ پرۆژەکە لە ڕووی نرخیشەوە وەکو ژووری بازرگانی دەڵێ هاوکاری تەواوی پرۆژەکە دەکەن. ئێستا پێم خۆشە بچینە لای کەرکووک. وەک لای هەمووتان ئاشنایە ڕۆژی شەممە واتە دوی ئەم مانگە هەشتەمین فستیڤاڵی نێودەوڵەتی شاری شانۆی شەقام لە کەرکووک بە بەشداری 14 وڵاتی جیاواز دەستی پێکرد. چالاکیەکان بە بەشداری چەندین هونەرمەند و سینەماکاری کوردستان و عێراق و ئەو وڵاتانی کە بەشداریان کردووە دەستی پێکرد و هاوکات بڕیارە 3 ڕۆژیش بخایێنێت. لەو بارەیەوە پەیامنێرمان موسا کازم راپۆرتێکی بۆ ئامادە کردوین پێم خۆشە بینەریوی. ساڵێ میێوانیمان دەکەن زۆر سوپاسیان دەکەین. مەڕاستی شتێکی زۆر جوانە، شتێکی شارستانیە،
شارێک وەک کەرکووک بتوانانی ساڵانە فیستیڤاڵێکی وا گەورە بکە بەڕاستی مهمە زۆر مهمە هیوادارم هەموو لایەک سەرکەوتوو بن چاوی هەمووتان ماچ دەکەم و سوپاس میێوانداریشتان دەکەین ڕوحی منن کارە هوناریەکان هەموو یەک لەیەکی جوانترە چ بڵێم هەموو وڵاتێک داوەت کرایە شتێکی زۆر مهمەوە وڵایە منەستەکەم ساڵ بە ساڵ بەرەو پێشترە ڕوا کەرکووک بۆ خۆشی کە ئێرەیان هەڵبژاردووە پێم خۆش بوو چکە کەرکووک خۆی عێراقێکی پشکۆلەیە کۆمەڵی نەتەوەی تیاژی ئەمانیش کۆمەڵی نەتەوەیکیان لە دراوسەکان بان کردو ئەمە جێ خۆشحاڵیە کە کەرکووکێک ڕەنگە لە کۆمەڵێشت بێبەژێ بەڵام لەخوا بەزابێت لە هونەر بێبەش نییە تاوان پێشکەوتنی هەموو وڵاتێکیش سەرەتا هونەرەکەی دەریەخات هونەرەکەی وڵاتەکەی تۆ ناسێنێ پێشکەوتنت ڕۆشنبیریت هەموو کایەکانی کە لە ڕێی هونەرەوە ئەبینرێ بۆ نمونە ئێستا خۆمان ئەگەر سێری عادلیمان بکەین ئەڵێن میسر ئەوە ئاوایە یەکسەر میسرە ناسین یان هونەرمەندێکی تر بە هەمان شێوە ناساندنی کولتوری ئەم وڵاتەیە بە وڵاتانی دەرەوەی بڵێن عێراق بە تایبەت و کەرکووک بە تایبەتی ئەمە ئەوە سەلمێنە کە لێرە لە کەرکووک لە عێراق هونەر دایمە لە ژیانەوە بوژانەوەیە هونەر دایمە زیندووە شانە خۆی یەکێک لە هەرە بڕگە زۆر گرنگەکانی چێژبەخشینە ئەوەی کە ئەمڕۆ ئێمە پێشکەشمان کرد بۆ کەرکووک یاخود بۆ لەسەر ئاستی ئەم وڵاتە کوردستان و عێراق و ناوچەکە کارێکی تازە بوو چکە پێشووتر تەنها ئەو وڵاتانی کە زۆر پێشکەوتون وەکو وڵاتانی ئەوروپا سێکی شەقامێک کاتە پڕ لە نمایش ئێمە ئەمڕۆ ئەوەمان کرد و سەرکەوتوو بین هەرچەنە زۆر قرس بوو هەم لە ڕێی کەشوهەوا لە ڕووی ئەمنی لە ڕووی تەکنیکی هونەری خۆشبەختانە هیچ هەڵەیەک ڕووی نەدا بە ئێستاشۆ کە ئێمە لە ناو هۆڵەکەین ئەمە بڕگەی دووەم و پێشکەشکردنی بابەتەکانی بینانی تۆڕی میدیای ئێستا مژاری ئێستام پێشکەشکردن ئاسوودە بن